وەفدی ئوستورالیا بە سەرۆکاتی سکۆت کێهلەر جێگیری باڵیۆزی ئوستورالیا لە عێراق لە کاتی سەردانیکردنی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەددا بەڵێنیدا پشتیوانی و هاریکاری پێشکەش بە منداڵانی کەمەندان بکەن لە هەرێمی کوردستاندا و بەشدار بن لە چارەسەرکردنیاندا. لەو دیدارەدا کە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی بوو، وەفدەکە باسیشیان لەوە کرد کە هاریکاری ئاوارەکانیش دەکەن لە هەرێمی کوردستاندا. ئێستا خۆیان پرۆژیان هەیە لەوەی کە هاوکاری بۆ ئەو مناڵانەی کە لە ڕووی یاد بڵین پێداویستی تایبەتیان پێویستە لەو ڕۆ پرۆژیان هەیە و وعدی ئەوەشیدا کە لە چوارچێوەی هاوکاریەکانیان بۆ عێراق و وڵاتی ئوستورالیا بتوانن بەرنامەکانشیان لە کوردستانی عێراقا و هیچێک لەو بەرنامانەی تر کە باسی لێکرا مەسەلەی ئاوارەکانە لە کوردستانە کە ژمارەیەکی زۆر ئاوارە لێرە هەیە و ئەویان وەکو تێبینیەکی گرنگ وەرگر کە بتوانن وەکو وڵاتی ئوستورالیا لە ڕێگەی ڕێکخراوەکانی UN و لە ڕێگەی ڕێکخراوە NGOکانە بتوانێت هاوکاری خۆیان بکەن. بەشداربوونی کورد وەک یەک تیم لە حکوومەتی داهاتووی عێراق تەوەرێکی تری کۆبوونەوەکە بوو. هەردوولا پشتیوانیان لە یەک ڕێزی گەلی کورد کرد لە بەغداد. ڕووی سیاسی شەوەی مەباسی ئەومان کرد کارمەرجی کوردستان چۆنەوە ئێمە وەکو یەک تیمی کورد بتوانین لەگەڵ عێراقا بۆ حکوومەتی داهاتووی عێراق بکەوێنە گفتوگۆ بتوانین لەوێ پێگەی کورد بپارێزینەوە بتوانین داواکارەکانی کورد وەکو یەک پێکاتەوە وەکو یەک خیتاب هەمان بێت لە عێراق. دوای کۆبوونەوەکە وەفدی باڵۆزخانەی ئوستورالیا لە عێراق کە تازە دەست بەکار بوون ئەو تابلۆ کلتوریانیان پیشاندرا کە باز لە مێژوو کلتور و ڕەسەنایەتی گەلی کوورد دەکەن. ئەوەشیان بۆ ڕوون کرایەوە کە گەلی کورد هەمیشە قوربانی داوە لە پێناو بەدیێنانی مافی ڕەوای خۆیدا. لە بەرامبەردا وەفدی ئوستورالیا ئەو کۆبوونەوەیان بە گرنگ وەسف کرد کە لەگەڵ خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەددا بووە. ئەوان باسییان لەوە کرد ئەو کۆبوونەوەی بووە بەرچاوڕوونی زیاتری ئەوان لە مەیدانی سیاسیدا لە عێراق و هەرێمی کوردستاندا. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.